الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آياتي بنجاوبين دي سورة النحل كتواوكرو والقلي أنجامي آياتكاني بيشوترة كخواي پروردگار لآياتي بنجاو سيدا فرموي هەر کاتێک ناز و نیعمەت و چاکەیەکمان لەگەڵ ئینسانەکاندا کردبێت دەبێ بزانن کە ئەو چاکەیە لەلایەن خواوەیە. بەڵام ئینسانی بێباوەڕ عادەتی وایە تەمان لە کاتێکدا کە تووشی خۆشی و نیعمەت دەبێت نیعمەت و خۆشیەکان بەی خوای نازانێت لە خوا یاخی دەبێت. بەڵام کاتێک کە تووشی ناڕەحاتی و تنگانە دەبێت لە جیاتی هاوار بکاتە بتەکان و پەرستراوەکانی غەیری خوا هاوار دێنن بۆ خوا. بەڵام کە ناڕەحاتی و ناخۆشیەکەیان لەسەر لاس و چۆن پێشتر هاوبەش و شەریکیان بۆ خوای گەورە بڕیاردا بوو دەگەڕێنەوە هەمان سەر هەمان ئەو شەریک و هاوبەش بڕیاردانانەی کە پێشتر کردبوویان. جا خوای گەورە وەکو هەڕەشە بەو جۆرە کەسانە دەڵێت کە لە کاتی خۆشیدا لە خوا یاخی دەبن بەڵام لە کاتی تنگانەدا هاوار دەکەنە خوا. ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار نییە، لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا هاوار و ناڵە و وەک دەڵێ پاڕانەوەت لە خوا بێ، بەڵام کاتێک دەکەویە خۆشی پشت لە خواکەی و وەک دەڵێ ڕوو لە خوا وەرجێڕی. ئەو جۆرە کەسانەی کە تەنها لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا هاوار دەکەنە خوا کەمتر وایە خوای گەورە بەهانایانەوە بێ. بەس بەعەکسەوە خوای گەورە یاسایەکەی وایە وە کردوویەتی بە قاعیدەیەکی هەمیشەیی هەر کەسێک لە کاتی خۆشیدا لە کاتی ئاساییدا عەبدی خوای پەروەردگار بێت و نیعمەتەکان بەئی خوا بزانێ کاتێک دەکەوێتە تنگانە ئەگەر هاواریش نەکا ئەگەر زۆریش نەپاڕێتەوە ئەگەر زۆریش نەلاڵێتەوە خوای گەورە لە کاتی تنگانەدا فریای دەکەوێت و لە ناڕەحەتیەکان ڕزگاری دەکات. جا خوای گەورە بەو جۆرە کەسانەی کە لە کاتی تنگانەدا هاوار دەکەنە خوا و لە کاتی خۆشیدا هاوبەش بۆ خوا بڕیار دەدەن خوا دەفەرمێت لیەکفڕوو عیبا بێ باوەڕ بن یا با سپڵە و پێنەزان بن بیما ئاتەیناهم بەهۆی ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە ئێمە لەگەڵمان کردوون. لیەکفڕوو بە معنای با بێ باوەڕ بن یا با سپڵە بن با پێنەزان بن وەکو هەڕەشە طبعا ها نەک وەکو ئەمر بیما ئاتەیناهم بەهۆی ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە ئێمە لەگەڵمان کردوون. ئەو جار خوا دەفەرمێت تەمەتەعوو دەی ئەگەر حەستان لێ ڕابوێرن لە جیاتی ئەوەی پەشیمان ببنەوە بگەڕێنەوە لای خوا فەسەوفە تەعلەموون لەمە دوا دەزانن چۆنە زیان و زەرەری پشتکردنە خوای پەروەردگار و ڕووکردنە دنیا. لیەکفڕوو بیما ئاتەیناهم با بێباوەڕ بن یا با سپڵە و پێنەزان بن بیما ئاتەیناهم لە بەرامبەر ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە ئێمە لەگەڵمان کردوون، یعنی لە تنگانە ڕزگارمان کردوون و خستومان نەتە خۆشی. فەتەمەتەعوو ئەوجا با ڕابوێرن خۆشی بەڕێکەن لە دنیادا، بەڵام فەسەوفە تەعلەموون لەمە دوا دەزانن نەتیجە و ئەنجامی سپڵەیی و بێباوەڕی یان ئەنجامی ڕووکردنە دنیا و پشتکردنە قیامەت چەندە خەتەرناکە و چەندە ترسناک. ئەو ئاەتانە هەردووچیان هەڕەشەن تەوان نەک فەرمانکردن بن بۆ ئەوەی کەسەکە وا بکە. لیەکفڕوو بیما ئاتەیناهم یعنی ئەگەر حەز دەکەن و وەک دەڵێ پێیان خۆشە دەتوانن سپڵە بن دەتوانن بێباوەڕ بن کاتێک کە خوای گەورە نیعمەت و چاکەیان لەگەڵ دەکا. ئەو جار فەتەمەتەعوو ئەگەر حەستان لێ نییە عەبدی ڕاستەقینەی خوا بن و بۆ قیامەت ئیشکەن و بۆ دوا ڕۆژ ئیشکەن لە دنیادا بۆ دنیا هەوڵدەن لە دنیادا خۆش بگوزەرێنن، بەڵام فەسەوفە تەعلەموون لەمە دوا دەزانن نەتیجەی ئەو خۆش گوزەرانیەی کە لە دنیادا دەیچێژن چییە. ئەو جار خوا دەفەرمێ وەیەجعەلوونە بڕیار دەدەن بتپەرستەکان بێباوڕەکان لیما لا یعلەمونە بۆ ئەوانەی کە هیچ نازانن. طبعا بتەکانی ئەوان دەیان پەرستن داروبەر بوون، طبعا نەدەیان بیست و نەدەیان بینی وە کەڕ و لاڵش بوون، طبعا هیچ شتێکیشیان
نەدەزانی مەخلوق و دروستکراوی دەستی خۆیان بوون بەڵام خوا دەفەرمێ وەیەجعەلوونە ئەوان بڕیار دەدەن لیما لا یعلەمونە بۆ ئەو بتانەی کە هیچ نازانن لە هیچ تێناگەن لە هیچ حاڵی نابن نەسیبەن بەشێک لەو ماڵ و سەروەت و سامانەی کە میمما ڕەزەقناهم کە ئێمە پێمان داون هێندێک لەو ڕزق و ڕۆزیەی کە ئێمە بە بتپەرستەکانمان داوە بتپەرستەکان تەرخانی دەکەن بۆ خواکانی خۆیان خوایانێک کە لە هیچ تێناگەن لە هیچ حاڵی نابن چۆن یعنی ها بتپەرستەکان عادەتیان وا بوو جاری وا هەیە ئاژەڵێکیان بە گچکەی دیاری دەکرد نیشانەیان دەکرد دەیانگوت ئەو ئاژەڵە تایبەتە بە فڵانە خوایە کە گەورە بوو بۆ فڵانە خوایەمان سەری دەبڕین بۆی خۆشیمان بۆ بێنێتە پێشە بە نمونە کە زراعەت و کشتتوکاڵیان دەکرد پارچەیەک لە زراعەت و کشتتوکاڵەکەیان جیا دەکردەوە دەیانگوت ئەو بۆ لات ئەو بۆ عوزا ئەو بۆ مەنات ئەو بۆ فڵان بتە ئەو خوایانەی کە بە خەیاڵی ئەوان خوا بوون کە ئاژەڵیان بۆ دیاری دەکردن تا بۆیان سەر ببڕنیان زراعەت و کشتتوکاڵیان تەرخان دەکرد بە خواکانیان تا لە پێناویدا بیبەخشن هیچ لە هیچ تێنە دەگەیشتن و لە هیچ حاڵی نەدەبوون وەیەجعەلوونە لیما لا یعلەمونە بڕیار دەدەن دادەنێن لیما بۆ ئەو شتانەی بۆ ئەو خوایانەیان کە لا یعلەمونە کە هیچ نازانن نەسیبەن بەشێک مما ڕەزەقناهم لەو ماڵ و سامانەی کە ئێمە پێمان داون یعنی ئێمە ڕزقەکەمان داونێ کەسی ئەوان دەچن تەرخانی دەکەن بۆ چێ بۆ بتەکانیان بۆ شەریکەکانیان کە بە خەیاڵی خۆیان شەریکی خوان خوا دەفەرمێت تەڵڵا سوێن بەخوا لەتوسئەلونە ئێوە پرسیارتان لێ دەکرێتەوە عەمما کونتم عەمما یعنی لەوەی کە کونتم ئێوە تەفتەڕون هەڵی دەبەستن و ئەنجامی دەدەن هەرچی دەیکەن و دەیڵێن هەرچی ئەنجامی دەدەن و وەک دەڵی لەو دنیادا گوتوتانە و دەیڵێن خوای گەورە لە قیامەتێ لێتان دەپرسێتەوە دەبێ وەڵامتان پێبێت تەڵڵاهی سوێن بەخوا لەتوسئەلونە ئێوە پرسیارتان لێ دەکرێتەوە عەمما یعنی لەو شتانەی کە کونتم ئێوە تەفتەڕون یعنی بەدرۆ هەڵی دەبەستن و پاڵی دەدەنە لای خوای گەورە جا ئەوەی سیر بوو ئەوە بوو دەیانگوت ئەو ئاژەڵە تایبەتە بە فڵان خوایە ئەگەر لێت بپرسیبانە بە قسەی چێ وا دەکەن چێ وای پێگوتونەوە دەیانگوت ئەڵڵا خوای گەورە فەرمانی پێکردوین کە بۆ فڵان بتە قوربانی بکەین و زراعەت و کشتتوکاڵەکانمان تەرخانکەین بۆ فڵانە بتە یعنی بتپەرستیشیان دەکرد ئەو جار بتپەرستیەکەشیان پاڵ دەدایە لای خوا دوو گوناهی یعنی گوناهێکیان ئەوە بوو کە شەریکیان بۆ خوا بڕیار دەدا گوناهێکیان ئەوە بوو کە شیرکەکەیان پاڵ دەدایە لای خوا دەیانگوت بە قسەی خوای ئەو شەریکەی بۆ خوای گەورە بڕیار دەدەین کە بێگومان ئەوە دەبێتە دوو جەریمە و دوو تاوان وەیەجعەلوونە بڕیار دەدەن لیما لا یعلەمونە بۆ ئەو خوایانەیان کە هیچ نازانن نەسیبەن بەشێک میمما ڕەزەقناهم لەو ماڵەی کە ئێمە پێمان داون تەڵڵاهی سوێن بەخوا لەتوسئەلونە ئێوە پرسیارتان لێ دەکرێتەوە عەمما کونتم لەو شتانەی کە ئێوە تەفتەڕون یعنی بەدرۆ هەڵی دەبەستن بۆ خوا یا پاڵی دەدەنە لای خوای گەورە ئەو جار خوا دەفەرمێ وەیەجعەلوونە لله البەنات تایبەتمەندیەکی دیکەیان ئەوەی بڕیار دەدەن بۆ خوا کچ دەڵێن خوا کچی هەیە نەعوذ بالله دەیانگوت مەلایکەتەکان کچی خوان بەڵام خوا دەفەرمێ سوبحانە پاکی و بێگەردی بۆ خوا لەوەی کە خوا کچی هەبێ یا پێویستی بە کچ بێ خوا نایە زەمی کچکە کچ مەخلوقی خوایە دروستکراوی خوایە بەڵام خوا لەوە گەورەترە پێویستی بە کچ بێ خوا کوڕیشی نییە تەوان تا کچی هەبێ وایە نەپێویستی بە نێرە نەپێویستی بە مێ بەڵکو نێر و مێ مەخلوقی خوای پەروەردگارن و هەموو نێرێک خوای گەورە لە مێیەک هێناویەتێ بوون وایە و بەعەکسیشەوە هەموو مێیەک تەوان لە نێر دیسان پەیدا دەبێ بۆیە خوا دەفەرمێ سوبحانە پاک و بێگەردی بۆ خوا ئەو جار وەلەهم بۆ خۆشیان بڕیار دەدەن چی ما یەشتەهون ئەوەی کە ئارەزووی دەکەن ئەوان حەزیان لە چ بوو عەرەبەکان لە کوڕان دەیانگوت تەوان بۆ خۆیان بە کچان ڕازی نەبوون هەر کە کوڕیان دەبوو شانازیان پێوە دەکرد هەر کە کوڕیان دەبوو ئاشکرایان دەکرد هەر کە کوڕیان دەبوو دڵیان خۆش دەبوو هەر کە کوڕیان دەبوو تەوان شای و خۆشیان دەردەبڕی ئەوە بۆ خۆیان تەوان کوڕیان بە باش دەزانێ و وەک دەڵێ کوڕیان پاڵ دەدایە لای خۆ هەبوو منداڵێکی گەورە دەکرد بە گچکەی خۆشی نەبوو دەیکردەی خۆی بە کوڕکردن باو بوو
وەوەی تەمان منداڵی نەبووبانە دەچوو لە شوێنێکی دیکە هیچی دێنا بە کوڕی خۆی دەکرد یان تەمان چەندان ژنیان لە خۆیان کۆ دەکردەوە لەبەر خاتری ئەوەی کە بەس کوڕیان ببێت تەمان کاتێک کە کچیان دەبوو موقفیان زۆرێکی دیکە دەبوو لە ئاەتەکانی دیکە باسی دەکەین ويجعلون لله البنات بڕیار دەدەن ئەوان بۆ خوا کچان بەڵام ئەوە لە ناو کەوانەیەکی داخوا دەفەرمێت سوبحانە و پاک و بێگەردی بۆ خوا لەوە کە خوا کچی هەبێت یا پێویستی بە کچ بێ وەلەهم بەڵام بۆ خۆیان بڕیاریان دەدا ما یشتهون ئەو شتەی کە ئارەزویان دەکرد و حەزیان لێبوو یعنی کوڕیان بۆ خۆیان دادەنا و کچیان بۆ خوا دادەنا بە خەیاڵی خۆیان شتە باشەکەیان بۆ خۆ شتە خراپەکەشیان کە لە کنوان خراپ بوو تەبەن هانەک لە حەقیقەتدا بۆ خوا بڕیار دەدا بەڵام ئاخوا دەفەرمێ وئیذا بشر ئەحەدهم کاتێک موژدە دەدرا بە یەکێکیان بالئونثا بۆی کە مێینەی بووە ئەگەر پیاوێک لە ناو مەجلیسێکی باە لە شوێنێکی خەبەری بۆ هاتپایە گوتپایان خێزانەکەت کچی بووە مێینەی بۆچی دەکرد ظل وجهه ظل يعني دەگۆڕدرا دموچاوی مسودن بەڕەش يعني دموچاوی خەماوی ڕەش وەک دەڵێ شوێنەواری خەم و خەفەتی پێوە دیار بوو ئەوجار وەهوە ئەو کەزە کەڵیم لە ناو خۆیدا خەفەتی دەخواردەوە يعني خەفەت لە دڵی پڕ دەکرد و وەک دەڵێ نەی دەزانی لە داخان لە خەفەتان چی بکە هێندەی ڕق لە کچ بوو بۆ خۆی بەڵام ئەو شتە کە زۆری ڕق لێە دەیگوت خوا ئیخوانە و مەلائکەتەکان بەو هەموو زۆریانە ئیخوانە خوا بەس کچیانە و کوڕینە نەعوذ بالله طبعا وإذا بشر كاتك مجدد درا أحدهم بيكيان بالأنثى بوي كميني بوا ظل بوخوي يعني ببر دوامي دقوردرا وجهه دموتاوي مسودا بالرش طبعا رش نك الرش بلام يعني خفت وخم بدموتاوي ودا ديار بو أو در وهو أو كسا كظيم يعني الرقي هالدستاو وڕقەکەشی لە ناو دڵی خۆیدا دەخواردەوە کە ئەو پەڕی نەفامی و نەزانین بووە بۆیش خوای گەورەها سەردەمی ئەوانی ناو بە سەردەمی جاهیلی وایە چونکە ئەو کچەی کە بووە لە شێ بووە بێگومان هەر ئیخۆی بووە ئیخۆی تەبەن بەڵێ لە خێزانەکەی هەڵی گرتووە بەڵام تۆوەکە و ئاوەکە ئی پیاوەکەیە وعلمیش سەلماندوویەتی و خەڵکیش ئەو کاتی دەیزانی هۆکاری کوڕی و کچی ئافرەت نییە تەوان هۆکاری نێرینەومەیەتی لە تۆی پیاویدایە ئێستاشی لەگەڵ بێت تەوان ئێستا علم سەلماندوویەتی کە هۆکاری مێبوون و نێربوون ئافرەت نییە هەمیشە پیاوە ئەوەی کە وەک دەڵێ تۆوەکە و ڕەگەزەکەی دیاری دەکات تەوان هیچ خوای پەروەردیگارە بەڵام لە تۆی پیاوی تەوان نێر و مێایەتی وەردەگیرێت نێر و مایەتی هیچ ڕەبتێکی بە ئافرەتەکەیەوە نییە تا کەسەکە وەک دەڵێ بچێت لە ئافرەتەکە ڕقداگرێ یا ڕقی لێبێتەوە کە ئەوە لە وڵاتی ئێمەش بە جۆرێک لە جۆرەکان هەیە هەر لە ناو پیاوانیشدانا لە ناو ئافرەتانیشدا ئافرەت بۆ خۆشیان مێینەنە بەڵام وانە عادەتەن کە بە زۆری تەوان هەموونا بەڵام زۆرینە کە کوڕیان دەبێ یا کچیان دەبێت زیاتر شانازی دەکەن بە زۆری وایە تەمان ئەو لە چێوە هاتووە بە حسابی خۆیان کە بێگومان لەو زەمەنە جاهیلیەی قەدیمەیە وەرگیراوە دنا خەڵک پێی وایە کوڕ لەگەڵی دەمێنێتەوە و چاکترە و باشترە بەڵام واقع سەلماندوویەتی کە وان نییە بۆیە تەمان ئەوە لە شوێنی خۆی نییە بەڕاستی ئی پیاویش و ئی ئافرەتیش بەڵام حەزێکە و غەریزەیەکە بۆ ماوەیە و خەڵک وەک دەڵێ لەگەڵی ڕاهاتووە وإذا بشر أحدهم كاتك كمجدد ددرا وخبر ددرا بيكيان بالأنثى بوي كميني بوا ظل يعني غوردرا دموشاوي برش وهو كظيم وأوكسا يعني خفت باردبو ولدلي خويدا رقو قيني دخواردوا أو ذا سيدي كي ذكرت هذا وندنا يتوارى خويدا شاردوا من القوم لخلقي خۆی دەشاردەوە لە خەڵکی بۆی کەس لی نەپرسێ ئەرێ چیتان بووە چیتان پەیدا بووە بۆی سەرزەنشتی نەکەن تەمەن سەرزەنشتی یەکتریان دەکرد ئەتۆش کچت بوو یا چۆن بە کچی ڕازی یەتەواڕە خۆی دەشاردەوە خۆی پەنادەدا من القەومی لە خەڵکی من سوئی لەبەر خراپی و پێناخۆشی ما ئەو شتەی کە بشی ڕەپی کە موژدەی پێدراوە
لمشكي ويدا ها خوا جورب بزماني أوان بطبيعتي أوان خسان دك ها يعني أوي كلا لبروي أو خبري بوي هاتبو لمشكي ويدا خبري زور خراب بو خبري زور ناخوش بو في خوشنا بو كذب زانه يعني كس خبركي روبا كاته ولا روي دا بدا يعني لو ميكا يا سرزنشتيكا دسو خوي دشار دو ولا خلقي بوي خلق نيبينه يتوارى خوي دشار دو من القوم لخلقي من سوء لبر خرابي ما أوشتي كبشر به كمجدي بيدرابو وخبركي بو هاتبو ذاتي ذكرت أو جار هروندنا بيري ذكرتو أي يمسكه بتي بخاته في التراب ناو قلب زندوي أم يدسه في التراب بسيت أو من دالي كبويتي بشارته ونكا لقلداو كسبي نزانه عفو يكميان أم يدسه أم يمسكه على هون به يلا يتوى بسر شوري بحسابي خوي به يلا يتوى كسكي بلام بردوام سر شور بيتو بحسابي خوي روي نبي سر هلين لنا خلقي دا أولا لبروي ككسيبوا أم يدسه يعني بسي بشارته ولا ناقل ها لو دشتانا طبعا أو أبو دودل بو به يلا توا بسر شوري بمنته ولا ناقل كده بخيالي خويان ها بحسابي خويان أم يدسه يا ونكاتو بزريكا لنا وقل بزندوي خاذ فرمي ألا أقدار بن ساء أو خرابترين ما شتيكا كيحكمون أوان برياري لددن هردو كان ها بي هيلتو بيوابت وقدلي عيبي تجبو وننجي تجبو رويني السر هل بينتو وقدلي بي عيب ككسيبو يا بي عيب كذبون آشكراكاتو إعلانكا أو طبعا هر جريمة وقناها بعكس طبعا ها الإسلام دا مدحي كامي كراوة أو كسان بخيو دكا يعني قرآن أو كسان بخيو دكا ها بيغمر فرمي منو أو كسيكا ها دوكسي طبعا ها قورة دكا لقيامة آوائن جاء أويك دوية سيا طبعا قوري دكاتو پروردي دكاتو ديگينة تشويني خوي بيغمان طبعا كرش پرورده كردني بلام كت وقدلي أجركي وپاداشتكي بو داكو بابي زورتره بو چونکە عادەتەن کچ گەورەی دەکاو طبعا ماڵێکی دیکە طبعا ئاوەدان دەکاتەوە و خزمەتی شوێنێکی دیکە دەکا طبعا لەوەشدا ئەجر و خێری دەست دەکەوێ بەڵام خوا دەفەرمێ ئەلا ساء ما يحكمون ئاگادار بن ئەوە خراپترین حکم و بڕیارێکە دەری دەکەن کەوە طبعا ئەو پەڕی دوور لە ئێوە بێعاقڵی و گەمژەیە بەڵام پێیان وابوو طبعا ئەوەی بۆ خۆیان بە حەڵاڵیان دەزانی کە طبعا لە عربي وابوا طبعا هيك زورينه دجن و 11 و 15 و 20 و 30 و هيتا 50 شتي رويشتوا يعني بو خويان هنده عاشقجن بون 30 و 40 لخو كو كردوتوا طبعا اوي كدلين اسلام چوارجنه اسلام لزوري راكمي كردونتوا ها لنا عربان دا زورينه خلقي وبصحابه كان شوك ايات سوره النساء هات اخواره مثنى وثلاثه ورباع زورينه الصحابه حوت وجدوا نوشتيان هبوا كاتكاتو تخواري دستيان لمجموعي كان كردوتو مجموعي كان طلاق داون جماركه اسلام كمي كردو ما بس هنده حزيان لافرتي بوا يخلطي بو خويان بلام كاتك ككسيان دبو بيريان لو روجي دكردو كاو كسي خوم دبي بيدم بكسي شديكو وقدلي بيان وابو اگر كسي خوي بدا بكسي شديكا عيبه وننجيه بيري لو ندكردو اوي لجير نكاحي وداو لجير ودا كسي كسي دیکه و کسی دیکه گوری کردو و کسی دیکه بخیو کردو یان بیری ندکردو لوی که بو خوی لکی بو یعنی بو خوی لکی بو لداری هاردو تداری لبردی لنیرینه هاتو تخواره یا لآفرت کل مینه چی بو که او طریق گمشی و بعقلی بو و استاشی لقلبه طبعا اوی که حکم بسر نيروماتي بدايا بيوري بوتاكي وخرابي نيروماتي بزور غلطه يتوارى من القول خواده فرمي خويان پناده دا و خويان دشار دا ولا خلقي من سوء لبر پنا خوشي وخرابي ما بشر به اويك او مجدي كبيان درابو ايوم سيكو بيريان دكردو به النو قوريكا على هون بسر شوري ام يدسه يا ونكن بزركا في التراب لنا وقلدا خواده فرمي الا اقادار بن ساء او خرابترين ما شتيكا كيحكمون اوان برياري لسرددت ابزار خواده فرمد للذين
لا يؤمنون بالآخرة مثل السوء للذين بو أواني كباور ناهن بروج دوائي بو أواني كباور ناهن بروج دوائي نمونيان وكو نموني تيوايا مثل السوء طبعا نمونيان وكو نموني شتكي زور خراب قيزون وناشرين وايا بلام ولله المثل الأعلى بو خوايا وينو نمونه هنانوي هر برزو هر جوان وهو العزيز الحكيم وأو خوايا بالادسته أرتي بيوي دتواني بك وهروها الحكيم بريارو يأساكانشي هموي لشويني خويدان للذين لا يؤمنون بالآخرة أوانيك باور ناهنن بروجي دواي وكس بريار ددن بو خواو وقدالي كربو خوان بريار ددن مثل السوء مثل يعني أو صفة وأو تايبت منديك تيان دايا تايبت منديكي زور خرابة وخواي قبرة زور رقيليتي ولله بلان بو خوايا المثل يعني وصف كردن وبيناسا كردني هر برزو هر جوان يعني كردوكي اوان كبيناسا دكري بخرابترين كردو بيناسا دكري بلام كاتك كإنساني إيمان دار وصفي خواي پروردگار دكا دبي بجوانترين وصفي خواي قوربكا وهو العزيز الحكيم أو خواي بالا دستو دانايا للذين بو أو كساني كلا يؤمنون بالآخرة باور ناهن بروج دواي مثل السوء مثل يعني الشيوو وينو نمونه هنانويكي زور كزون زور ناشرين ولله المثل الأعلى بو خوايا نمونه هنانوو وصف كردني هر برزو هر جوان وهو العزيز الحكيم أو خوايا بالا دستو دانايا أو زار خوايا فرمي ولو يؤاخذ الله الناس أجر خواي قورا گرتبان و سزای دابانە خەڵکی بەهۆی زوڵم و گوناهەکانیانەوە ئەگەر عادەتی خوا وابایە هەر کەسێک زوڵمی کردبا هەر کەسێک تاوانی کردبا هەر لە دنیادا خوا تۆڵەی لێ کردبایەوە چێ دەما خوا دەفەرمێت ما تەرەکە عەلەیها نەدەمایەوە بەسەر زەوی من دابەتن یەک ئاژەڵیش یەک گیانداریش نەک خۆ گیاندار زوڵم ناکەن جاندارش نسبتك ظلم يانزاري وهلا بيني خوان دار هي بلام مكلف نين هرتي ظلمي كرد با اگر خواي قورا سزاي دابايا نك انسان كان ندمان كزور يان ظالم لخلقي ياز هيز نبي ظالم لخويان او بخرابي انسان كان جاندار كانش هر همو يان لناو دچ بلام خواي قورا ني كردوتا ياسا ني كردوتا قاعده هر کس گناهي كرد دز بزي سزاي دا بوي خوا دەفەرمێ ولكن يؤخرهم بەڵام خوای گەورە سزادانەکەیان دوا دەخا خوای گەورە سزای هەموو کەسێکی زاڵم دەدا هەموو کەسێکی تاوانبار مەگەر تەوبەی بکات دەنا عقوبەی گوناهەکەی خۆی هەر دەبێ وەرگێ لە دنیا یا لە قیامەت جا طبعا ئیماندار بەبێ گومانی لە دنیای وەری بگرێ قازانجی زیاترە و ئینسانی کافریش ئەگەر لە دنیاش وەریگر لە قیامەتیشی مسۆگەرە ولكن يؤخرهم بلام دوان دخاس زادانكيان إلى أجل مسمى تاكاتيك دياري كراو فإذا جاء أجلهم كاتك هات أو كاتك كخوا بوس زاداني أوان دياري كردوا لا يستأخرون دوان آخرين لس زادان ساعة يكسر كج يقمعويك كمش ولا يستقدمون وبهيش شويش أو سزايك بويان داندراو بيش ناخريتو زوتر لويك خوا برياري لسر داوا خوا سزاي خوي نانێرێ هزار جار داوا بکەی هاوارکەی بێم نەدبێ بتپەرستەکان زۆر جار دەیانگوت ئەگەر پێغەمبەری دەی بەردماندا بەسەردا ببارن دەی ئێستا قیامەتی بێنە دەی ئێستا با زیندوو ببینەوە دەی ئێستا با بمرین خوای گەورە بە دوعا و پارانەوە و داواکردنی خەڵکی بێدین سزای خۆی و یاسای خۆی گۆڕانکاری بەسەردا ناهێنێ وەلەو یؤاخذ الله ئەگەر گرتبانی خوا خەڵک ئەگەر سزای دابانە خوا خەڵک کردوکی دەبێ بظلمهم بەهۆی گوناهەکانیانەوە ما تەرەکە عەلەیها نەیدەهێشتەوە بەسەر زەوی من دابە یەک گیانداریش ولكن بەڵام يؤخرهم خوای گەورە دوایان دەخا سزادانیان إلى أجل مسمى تا کاتێکی دیاری کراو
فإذا جاء هر كاتك هات أجلهم كاتي سزادانيان لا يستأخرون ساعة دوانا آخرين لسزادان يك ماوي كمش ولا يستقدمون وهروها أو سزاشيان بو بيش ناخرت أو جار خواد فرميد ويجعلون ديسان تأكيد دكاته ويجعلون لله برياري ددن برياري دداو قراري ددا بوخوا ما يكرهون أو شتيك بوخوان رقيان ليا كما بس تكسا رقيان لكذبو بلام دانغود خواكسي هي ويجعلون برياري ددا داندنا لله بوخوا ما يكرهون أو شتانيك رقيان ليبو بلام وتصفوا ألسنتهم ودججولا زمانيان قصاشيان دكر بزمانيان بلام تقسيك الكذب قسي درو أو جاردان قوتي أن لهم الحسنى ببي قماني خوا بو إيمي دياري كردوا شوينه هر باشكا اشتهر خوشكا خوا كقيامتش بينيتو زندشمان كاتوا توان باوريان بينبو بلام ديان قوت اگر قيامتش هبت اگر دوا روجش هبت اگر زندو بونوش هبت اگر بهشتش هبت لقيامت خواي قورا شوێنە باشەکان و شوێنە خۆشەکان دەداتە ئێمە بۆ چونکە لە دنیاشدا خوای گەورە دەسەڵاتی داوە بە ئێمە و وەک دەڵێ ئێمەی لە ئێوە لە مسلمانان زیاتر ماڵ و سەروەت و سامان و شوێنی چاک پێداوێت بەڵام خوا دەفەرمێت لا جەڕەمە گومانی تێدا نییە قسەی تێدا نییە ئەنە لەهم النار بەبێ گومانی بۆ ئەوان ئامادەکراوە ئاگر نەک شوێنی باش وأنهم مفرطون بەبێ گومانی ئەوان بەپەلەش طبعا دەبردرێنە ناو ئەو سزای کە بۆیان دیاری کراوە هەر دوای ڕوح کێشان و دوای مردنیان بەشێک لەو سزایەی و مقدمەی ئەو سزای کە خوای گەورە بۆی قەرارداون و بۆی بڕیارداون دەیچێژن و وردە وردەش طبعا هەتایە سزاکەیان وردە وردە لەسەر زیاد دەکرد ويجعلون لله بڕیار دەدەن بۆ خوا ما يكرهون ئەوەی کە بۆ خۆیان ڕقیان لێیە وتصف ألسنتهم الكذب وتصف ألسنتهم الكذب يعني زماني خويان دجولاندو قسيان بيدكرت بدرو ديانغوتي أن لهم الحسنى ديانغوت ببي قماني بو أوانا بو إيميا شوينة خوشو چاكا ككبهشت بلام خواد فرمي لا جرم قماني تدانيا أن لهم النار ببي قماني بو أوان آمادكرا وآقر وأنهم مفرطون أوان با پلو بخيراي دبرين ناو أو آقرا وأو سزايك بويان آمادة كراوة أو جار خواد فرمت تالله سوين بخوا لقد أرسلنا إلى من قبلك روانا من كردوا بولاي قلاني ديكاج لبيشتو دا پیغمبران وبيام بلام فزين لهم الشيطان رايزان دوتو بويان شيطان أعمالهم كارو كردوا كان يعني بهوي أوي الشيطان كارو كردوي بو رازان دونتوا بدواي پیغمبراني إيما نكوتون بدواي شيطانو وەک خودخوتەکانی شەیتان کەوتون جا خوا دەفەرمێ فەهوە شەیتان وەلیهم دۆستیانە سەرپەرشتیکاریانە ئەلیەوم ئەمڕۆ کەسێک لە دنیادا لەگەڵ شەیتانی بێت بە دوای شەیتانیەوە بێت بە دوای جوندیەکانی شەیتانیەوە بێت خۆشەویستی بۆ جوندیەکانی شەیتان بێت یا پشگیری لە جوندیەکانی شەیتانکە یەقینتان هەبێت لە قیامەتش خوای گەورە ئەو شەیتانە یا ئەو کەسە بێدینەی دەکاتە گەورەت جا کەسە بێدینە گەورەکە لە دنیادا تەمان هیچی پێ ناکرێ بۆت ئەی لە قیامەتێ بۆ خۆی لە ناو ئاگریدایە کە بۆ خۆی لە ناو ئاگریدایە ئەتۆ چ لێ دەکا بەڵام مەحاڵە ها لە دنیادا ئینسان گەورەیەکی هەبێ لە قیامەتێتە بەڕای لێ بکە لێشی بکەی ناتوانی لە دنیادا لەگەڵ کەسێکی وەک دەڵێ پشتگیری کەسێک دەکەی پشتیوانی کەسێکی خۆشەویستیت بۆ کەسێکەیە ئەگەر ئەو کەسە ئەهلی ئاگر بێ تۆش لەگەڵوی ئەهلی ئاگری بەدنەسی چەندان ئایا طبعا هیچ گومانێکی تێدا نییە بەعکسیشەوە ئینسان ئەگەر ئەو کەسانەی خۆشت دەوێن ئیماندار بن باوەکو وانیش نەبی ها محبەتت بۆیان هەیە باوەکو ئەوانیش چاک نەبی پشتگیریان دەکەی با وەک دەڵێ بەقەد ئەوانیش چاک نەبی خوای گەورە فەزڵی وایە لە قیامەتێ دەتخاتە گەڵ ئەو کەسەی کە خۆشت دەوێت المەرء ها پێغەمبەر دەفەرمێ مع من أحب بس أحب به ها مرۆڤ لەگەڵ ئەو کەسەیە کە خۆشەویستوە لە قیامەتێ طبعا لە دنیا چێت خۆشویستووە بەس خۆشەویستی ئەریگە خۆشەویستیەکە ببێتە پشتگیریش پشتگیری کەسێک کە بێدینە کە زاڵمە کە ستەمکارە لە قیامەتش پێدوابێ ئەو بۆ جەهەنەمەوە تۆش بۆ بەهەشتەی شتیوا
بحيث شويك اللي قال عدالة خواهي پروردگار لا ناقنجي آيات كذا فرمي فهو شيطان وليهم دوستي سرپرشتكاريان أورو أو جارنالي ولها ولهم بو همو يانها بو شيطانكو بو شوين كوتوا كانشي آمادك راوا عذاب أليم سزاكي زور بإش تالله سوين بخوا لقد أرسلنا روانا ما نكردوا إلى من قبلك بولاي قلاني پیش توش چەندان پەیام و پێغەمبەر یعنی خەفەت مەخۆ کاتێک کە شوێن کەوتوان و قەومەکەی تۆ ئیمان بە تۆ ناهێنن قەومانی پێشووتریش لەگەڵ پێغەمبەرانیان هەر ئاوا بوون فەزەیەنە لەهوم الشەیطان ڕایزاندەوە بۆیان شەیطان ئەعمالەهم کار و کردەوەکانیان فەهوە وەلیهم اليوم ئەو دەبێتە گەورە و سەرپەرشتیکاریان ئەمڕۆ وەلەهم عەذاب ئەلیم و بۆشیان ئامادە کراوە سزایەکی زۆر بەهێشت أو جار خواهد فرمد وما أنزلنا عليك الكتاب روانا ما نكردوا أي محمد صلى الله عليه وسلم بسرتودا أو كتابا إلا تنها بوسين بلي تبين لهم تارون كي وبويان تي الذي أوشتاني اختلفوا فيه أو أنت إذا ناكوكن قرآن كبو پیغمبر لأسمان والنيردراوة بو تي نيردراوة بو أوي لو قرآن دا تي تدا پیغمبر صلى الله عليه وسلم حكم كابو قرآن وأويتي دابو خلقي روني كاتوا وما أنزلنا عليك الكتاب روانا ما نكرد أي محمد صلى الله عليه وسلم بسرتو دا أو كتابا إلا لتبين لهم تنهابو أو نبك رونكي وبويان الذي أوشتي كاختلفوا فيه كأوان تيدا ناكوك أويك باشان وهدى وناردوش ما نتابو بيتا رقا بشاندر وهروها ورحمة وببيت مهرباني وبزيش بلان بوكي لقوم يؤمنون بوكسانك إيمان دار بن قرآن تنها هداية ورحمة بوكسك إيماني بيبينيتو باوري بيبيني باورت بيهنا وإيمانت بيهنا لدنياج رقات بشان دا لقيامتش دبيت إمامت لدنياج بود دبيت الرحمة لقيامتش بود دبيت الرحمة وما أنزلنا عليك الكتاب روانا ما نكردو أي محمد صلى الله عليه وسلم بسرتودا أو كتابة تنهابو أو نبيك رونكي وبو خلقي أو شتانيك أو أنتي داناكوكن لهاتني قيامة لراستيتي بيغمبرانو بيام شريعة دين أو جارين منية ورحمتش بو كسانك إيمان دارو وباوردار بو قرآن وبو بيامة صلى الله على سيدنا